سێرگی لاڤرۆف لەگەڵ ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق. پێکاتە جیاجەکانی عێراق جیاوازەکان لە ڕووسیاسی ئاسایشی و هەروەها هاڵوێستی وڵاتانی هاوڕێ هەروەک لە Тот успех, та победа, которую добился Ирак, она не только благодаря действиям иракской национальной армии, но и благодаря взаимодействию всех компонентов иракского народа, в том числе и наших усилий в политическом плане, в плане لە دوای لادانی لاپەڕەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەبێت تیژ بخەینە سەر پتەوکردنی پەیوەندیە سیاسی و ئابوووریەکان لە نێوان هەردوو وڵاتە. экономического сотрудничества и активизации мер по восстановлению нашей страны. لە ماوەی ڕابردوودا هەندێک کار کە نادەستوری ئەنجامدران کە ئەویش گشتپرسی بوو، گشتپرسی جیابوونەوەی کوردستان. بۆیە حکوومەت هەوڵێکی ئاشتیانەیدا بۆ پاراستنی یەکپارچەی خاکی عێراق و هەروەها گەلی عێراق، بەڵام هەندێک وەڵام و پاسگۆی ئەمەیان نەبووەوە. Восстановить единство и спокойствие, и сплоченность иракского народа, однако часть сил не прислушалась, не пошла навстречу этим усилиям. هەڵوێستێکی زۆر گرنگ هەبوو کە کوردەکان لە پاڵ عەرەبەکان هەوڵەندا و هەروەها تورکمانەکانیش بە هەڵوێستی یەک بوونیان هەبوو. حکوومەتی عێراق ناچار بوو بەوەی کە بە عاقڵانە و هێورانە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکات، بەوەی کە تووتیژی لێ نەکەوێتەوە و هەروەها گەلی کوردستان و گەلی کەرکووک کە لە ماوەی 15 کاتژێردا ئۆپراسیۆنەکان کۆتایی پێهێنا. Мудрым, спокойным усилиям иракского правительства удалось не допустить дальнейшей эскалации обстановки, и благодаря этому курдское население Киркука тихо и спокойно пошло навстречу нашим усилиям. В течение 15 часов нам удалось урегулировать проблему. ئامانجێک نەبوو پێکهاتێکی دیاریکراوە، بەڵکو ئامانجی ئەو جێبەجێکردنی یاسا بوو، هەروەها ئەوانەی کە لە یاسا چوو بوونە دەرەوە. Задеть общественную структуру, задеть курдов или кого-то еще. Целью было восстановление законного порядка и приведение к ответу тех курдских сил, которые приступили к закону. باس لە زۆربەی پێکاتە کوردەکان ناکەین. پێکاتە کوردەکان لەگەڵ پێکاتە عەرەب و تورکمانەکان کاریان کردووە و کاریان کردووە بۆ بنیاددانەوەی عێراق و هەر ئەوانش کە دژ بە سەدام حوسێن ئۆپۆزیسیۆن بوون تا گەیشتن بەوەی کە ئەوەی ئێستا دەستەبەر کراوە. Помогли развивать Ирак, они были в оппозиции Саддаму Хусейну, благодаря общим усилиям нам удалось добиться победы. برا کوردەکان بەشدارن لە بەڕێوەبردنی دەوڵەت و بەشدارن لە گرتنی پۆستی جومگەیی و سەرەکی و پۆستی وەزیران و هەروەها پۆستەکانی دیکەی لە دەستدانایە. ئێمە هێشتا پشت بە پەیوەندیەکانی هاوڕێکان بە استراتیژیەکان لەگەڵ ڕووسیا پشت دەبەستین و باشترین پەیوەندیمان هەیە بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە بەهێزتر بکرێن بە سوودی ناوچەکەش بشکێتەوە. Российско-иракские отношения находятся в превосходном уровне, что касается и экономики, и политики, и сферы безопасности. لە دوای ئەوەی کە عێراق لاپەڕەی ڕوبەڕوونەوەی داعشی لادایەوە، ئەمە سەرکەوتنەکە نەک تەنها بۆ عێراق بەڵکو هەموو وڵاتانەی کە زیانیان بەرکەوت لە هۆی داعش، ئێستا ڕۆڵی ئەوە هاتووە کە جوڵە بکرێت بە دۆخی ئابووری و سیاسی ناوچەکە.
мирового уровня. Я имею в виду, что это успех не только для Ирака, но и для всех стран, которые пострадали от терроризма. Сейчас наша задача — это вновь запустить, вращаться колесо экономического развития. ئەمە داوایەکمان ئاراستەی بەڕێز لاڤرۆڤ وەزیری دەرەوە کرد هەروەها نەتەوەیەکگرتووەکان بەهۆی ئەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان عێراق و وڵاتانی دیکە ئێستا کاتی ئەوە هاتووە کە کاتی ئەوە هاتووە کە سەرۆکوەزیرانی رووسیا یاخود سەرۆکۆماری رووسیا سەردانی عێراق بکەن. И исходя из того, что в последнее время многие главы государств, а также главы внешнеполитических ведомств иностранных государств посещают нашу страну, пришло время и для России осуществить подобный визит. Я имею в виду либо визит на высшем уровне, визит президента, либо визит министра иностранных дел. زۆر سپاس. نعم دروازي وان برصد بنك على الشرق روجنامة جناب وزير هلوستا روسيا چیه درباره رفراندوم کردستان و ولات وجه آماده تکلیه خون به کردستان را پیش بخه از دیستاش دخوازم ویج و را بیش اون چه پیوندی و اون چه بکن لگل تکلیه خو گل هولی بکن اون کاری خونه کلوه در که اون بدن سکناندن آن ندن سکناندن زیارەکە بۆ حکومەت بۆ إبراهيم جعفري وزير دروي عراق چی دەبێ هەڵوێستی حکومەتی عێراق بەوەی کە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ لە پێداگیریەکانی لەسەر هێشتنەوەی ئەنجامی گشتبرسی هەرێمی کوردستان و هەروەها چۆن دەبێت پلانەکانتان و خود هەڵوێستەکانتان لە دۆخی داهاتوودا بۆ گەڕاونەی عێراق بۆ ناوچەکە بەشێوەیەکی بەهێز. هەڵوێستی رووسیا چییە سەبارەت بە گشتبرسی لە کوردستان و ئایا هەوڵی رووسیا تەوکردنی بەهێزی پەیوەندی ئابووریە لەگەڵ کوردستان و هەروەها هەڵوێستی رووسیا چییە سەبارەت بە کشانەوەی شاندە دیپلۆماسیەکان لە ناوچەکە؟ Что будет делать власти в Багдаде, если... Bagdad هەلوێستا باغدای چ بە ئەگەر هەرێما کوردستان بەردەم ژ بەردەوام ببە لەسەر ئەو هەلوێستا خۆ دەربارەی یا ڕێفەرەندوم اون چاوێ دنێرن ئەو اون چا دەنرخین ئەو بویارە کوڕوودا هەلوێستا عێراق واخۆ گرت کە مەرحەلەیەکی نو دەست بکە و نا کەرکووک هاتە سەر باغدای اون ها براستی عراق که اون چاو به بالواستی بین. درباره که نیریناوات درباره رفراندوم کردستان دمن داخلیانی خدا گفت که کردایی گفت درباره دم دادزانین از دیساش دست نشان دکم که ام فهم دکن که ام تیلگین که گله کرد خوازه بگیجه داخوازه خو جبو که بو وقت بکاتک که بو خود دیار بکت. من الاستفتاء أنا قد عبرت عنه في المقدمة بشكل مختصر وأريد الشيء نتفاهم مع تطلعات الشعب الكردي حول وعيهم ووجدانهم. لی بدی ساجه ام وانا کوان داخوازه وانا کو ام وانا دواره پراتیکی دا جیب جیب که لدوی اول برای کی دیالوگ لرای حکومت رواله پیکانین و برچاف گرتنا کو او هشته کو پرسا کردا د هریمی دا یعنی رنگی خوی هریم دبی مروا بک کو ام ج پرسگری کندی برام کو هریمی لتبله بک. من الصواب تحقيق هذه التطلعات فقط عبر الحوار مع الحكومة في بغداد ومع أخذ في الاعتبار جميع الملابسات في المنطقة بعيدا عن تشكيل أو إنشاء البؤرة الجديدة للاضطرابات في المنطقة. دناوا كردن العراق هناك هزين سياسية جدا هنا
وروسيا جواك فدراسيون وهول داكو وان راد بحميرة بيوانديا خدابنا وان حمو وان هزين سياسي العراق رجي نافداج كردان راد دابنا وعواج هلوستا روسيا وان اخاف ناخداش مع ديابيت ناخداش اف ديار كربو. هناك تيارات مختلفة السياسية وروسيا تسعى إلى إقامة الاتصالات مع كافة القوى السياسية في العراق بما في ذلك مع الأكراد، ونحن نعبر في هذه الاتصالات نعبر عن موقفنا هذا. تشتك درباركي تكلين ما يبيوندي دبلوماتيك يا هولير أو كونسولاك خاناي مال هولير ما تشانجار ما هناك ريبورتاج تيليكانال ريورانوس ديد كو او هناك با زياتر و امر واقعي نوچا پخش دکه هم جدی اوروپا ده هم جدی جهان ده لبه در که هاتو گوتو کو روسیا کو هلوستا بغداد رد کیه کل کنسولا خو دابخه. وفي الحقيقة اليوم شاهدت تقريرا في قناة يورانيوس التي تتزعم أنها قناة أكثر موضوعية وهي دي في أوروبا وفي العالم، وفي الحقيقة نص هذا التقرير على أن روسيا رفضت مطلب بغداد بإغلاق القنصلية الروسية في أربيل. براستي أجل سرج بوم راست سجشم أنا جل جناب وزير ما مثلا خافت من شاب مثلا كو أبيج مرة قط دو حالة أصدقنا دوالة كي عمري وقيد هناك هولين بروفوكاسيون دانه هناك نوچين نراس بلاف كنا درباري فيلا تشتكي وراستينينا من هذه المزاعم، وطرحت هذا الموضوع في المحادثات مع الوزير الجعفري وسألته هل هذا صحيح، والجواب كان على أساس الجواب يمكن لي أن أؤكد لكم أن في هذه الحالة وقعت القناة الأكثر موضوعية والشفافية في أوروبا وقع في فخ الافتراءات. کنسولا می سرکل بردوام لهولر سرکاری خون و هم جو هم وقوع وحمو ولا کنسولا ولا تندی لکه هولر بردوام لسرکاری خون. أداء وظائفها مثل ما هو الحال مع القنصليات لبقية الدول. دیس از دیس بیرتینم کو جور کنسولا می سرکی بیکسر همو کاری خوی روزانه و که پیوندی خوب یکسر بایلوس خانه روسیا العراق راهه کار خوبی را همه هنگ دکه. القنصلية الروسية في أربيل تتصرف تحت أوامر سفارتنا في بغداد، وهي السفارة في العاصمة الدولة الموحدة العراق. اوه تشتک درباره که آبوری ده هفکاری آبوری نافبرا که هرم کردستان یا عراق کمپانیای ما لوی در که گلک برجوندی آن ده و برنامه آن ده و کار خون لوی در که برفره آن بکنه نه هموج عراقی جه همجو کردستان عراقی جبر که وقت بشه که عراق. التعاون الاقتصادي مع كردستان، فإن الشركات الروسية تبدي اهتمامها بتوسيع عملها وليس فقط في كردستان والعراق، وهي جزء لا يتجزأ من الدولة العراقية ذات الطابع الخاص، بل ومع العراق بشكل عام. زور سپاس. التقييم الخطوة التي حصلت في كردستان أو هنگاوی که لکردستان انجام درا سبارت بکاتکانیه اما باس ل عراق باس لشتێک دەکەین کە لە چوارچێوەی دەستور بێت بڕگەی یەک لە دەستور عێراق بە شوێکی ڕاستەوخۆ دەڵێت عێراق وڵاتێکی یەکپارچەیە سەروەریە کە دابەش ناکرێت. ئەو سوێندە لە دەستور هەروەک هەموو دەستورەکانی جیهاندا هەیە کە واژۆ دەکرێت و هەموو پێکات و پارتە سیاسیەکان بە بێجیاوازی واژە لەسەر دەکەن و ڕێک لەکەون لەسەری ئێمە لە بەردەم پەیمانێکین وە گرێبەستێکی دەستوری یاسایین بۆیە ئەو کارە بە کارێکی نایاسایی و نایەدەستوری لە قەڵم درا نەک تەنها عێراق لەلایەن حکوومەتی فدراڵەوە بەڵکو کۆمکاری عەرەبیش ئەویش لەلایەن خۆیەوە ئەو کارەی ڕەت کردەوە و نایاسایی و بە نادەستوری لە قەڵەمیدا. هەروەها ئەو جیهانی ئیسلامی بەڵکو هەم زۆربەی وڵاتانی جیهان لەو ئاراستەدا
بوون بۆ ئەڕەسا دەڕوون ئێمە سەبارەت ئێمە قسە ناکەین لەسەر ئەو وردەکاری سیاسیان ناکەین کێشە سیاسیەکان بەڵکو ئەمە بابەتێکی دەستوریە. Насчет референдума, то мы считаем, что здесь главное не выбранный момент, главное вопрос Конституции. Статья 1 Конституции Ирака прямо гласит о том, что Ирак это единое, суверенное и неделимое государство. Конституция является продуктом, все конституции мира являются продуктом согласия всех без исключения политических сил. Мы считаем, что это уставной документ, основа нашей правовой системы, и поэтому в соответствии с Конституцией подобный референдум не имеет законной силы, он является неконституционным. То же самое подтверждают и Лига арабских государств, и Организация исламского сотрудничества, и многие наши иностранные партнеры. Поэтому здесь речь идет даже не о каких-то разногласиях или претензиях к какому-то конкретному лицу, а в первую очередь о соответствии Конституции. سەرباری ئەوە ئەمڕۆ عێراق ئەمڕۆ کە پێکاتەی کوردیش دەگرێتەوە لە بەردەم دۆخێکی عێراقی نوێدایە لە بەردەم هاوبەشێکی سیاسیدایە هاو بەشداریکردنێکی سیاسیکی لەسەر سەروی قوچەکی دەسەڵاتی دەوڵەتەوە بەشداری تێدا دەکرێت. Ирак и курды находятся в новом иракском государстве, в котором обеспечено политическое участие, а не изоляция. Я имею в виду в том числе наличие курдских представителей в самых верхах власти в стране. بەشداریکردن بە سەرۆکۆماری بە وەزیرەکان جومگەکان و دامەزراوە گشتیەکانی عێراق ئەوان هاوڵاتیان بەشێکن لە گەلی عێراق و مافەکانی خۆیان پراکتیسە دەکەن. А также присутствие курдов во всех, без исключения, государственных институтах. Таким образом, курды помогают строительству иракского государства как часть иракского народа. هاوکات ئەوان مافی خۆیانە سەبارەت بە بودجەی عێراق بۆ ئاگداریتان ئەو بودجەی عێراق کە لە توێگرتوەکان دیاری کرد لە سەردەمی زۆنی کاتی ئەو کاتەی کە خۆراک لە بەردەم نەوت لە بەردەم خۆراک دووبوو ئەو کاتە ئەو پارەیان وەرنەدەگرت کە ئێستا وەردەگرن کە لە سەدا 17 هەرچەندە ئێستا بەڕووی پراکتیزەوە زیاتر و وەردەگرن لەگەڵ ئەوەشدا حکوومەت بێدەنگ بووە لەسەر ئەو بابەتە بەدەر لەوەی کە لەبری ئەوەی لە سەدا 12 لە سەدا 9 وەردەگرن ئێستا ئەوان لە سەدا 14 وەردەگرن. Обязательства в отношении правительства Ирака прописаны в том, что касается бюджетных отчислений, потому что даже во времена после свержения Саддама Хусейна, во времена бесполетной зоны, а также во время программы нефтного обмена продовольствия не было тех мер, которые сейчас предпринимают. Тогда речь шла о 9-12% отчислений в Курдистан. Сейчас мы говорим о 17% и даже больше. هەموو وڵاتانی جیهان تەرواینی خۆی و هەروەها لەگەڵ شوێنەکانی حکوومەت پشگیریکردن و لە سەبارەت بە هەرێمی کوردستان من دەزانم کە لە ڕای گشتی لەگەڵ ئێمەدان هەموو جیهان دەڵێن کە عێراق بە شێوەیەکی شارستانیانە ڕەفتاری کرد و هیچ جۆرە ئەبتیزازکردنێک بەکار ناهێنێت بەڵکو عێراق کار دەکات بەوەی کە عێراق ببێتە بنکەیەک و ناوەندێکی سیاسی و ئابووری نوێ و بەهێز. Международное сообщество работает с решением иракского правительства, и даже сам Барзани признает, что общественное мнение в мире не на его стороне. Мы же в Ираке работаем с этой проблемой цивилизованным образом, не применяем силу и шантаж, так как мы хотим выстроить новую систему в экономике, в сфере безопасности и политики. هەر کاتێک کە بابەتێک کە ڕوبەڕووی دەوڵەت دەبێتەوە دەبێت دەوڵەت لەسەر بنەمای دەستور لەسەر بنەمای یاسا ڕەفتار بکات هیچ بژاردەیەکی دیکە لە بەردەمدا نامێنێت. و بژاردە دەستور و یاساییەکان ئەوانن بژاردەی ڕاستن و ئەوانە شەرعیەتیان هەیە بۆ دامەزراندنی دەوڵەتی نوێ و سەردەمی. Халид Аль-Джабури, телеканал Рашд Удай, арабская редакция, уважаемые министры, добрый день.
Сергей Викторович, к вам вопрос, если можно. برز سروک وزیری روسیه است دخواستم به پرسکی سروک و ماری امریکا دونالد ترامپ را گیان کو پشتی آزاد کردن بازار رق امریکا دست به که سیاست کنو بگیره بر درباره پشتگیری کردن سه هزین نابخوی جبوکو جنگه کی آرامی بده آواکرن لنافچه و بگشتی اون زانن اون آگادارن اونا چه حلوست اکی خوین گاوین هنگاوین نود نبری دواره سیاسی دا. Как выстрел в темноте, либо попадет, либо просто привлечет внимание. اوکی پرسه چه باقی دیش از دخوازم پرسه که برز جعفری بکم. روسيا بداية حبيت نسألك بس على الأوضاع سەبارەت بە دۆخ سەبارەت بە گشتبرسیەکە کە ئەنجامدرا و دەرکردنی ئەو بڕیارانەی کە دەرکران و هەیە بڕیاری دیکەش هەن لەو بارەیەوە و لەگەڵ بەرزبوونەوەی ئەو دەنگانەی کە باز دەکەن باس لە سکاڵا دژ بە سەرۆکایەتی هەرێم شوێکی یاسایی باس لەوە دەکەن هەندێک سەرچاوە باس دەکەن 6,000 دەستگیر کەس هەن کە دەستگیر کراون لە ناسایشی هەرێمی کوردستانەوە حکوومەتی عێراق بە چه ئاراستێک دەڕوات دۆخەکە بەرەو چه ئاراستێک دەڕوات؟ السؤال الأول مع الوزير لافروف قال الرئيس الأمريكي دونالد ترامب مؤخرا إنه بعد تحرير الرق من الإرهابيين ستتبع الولايات المتحدة السياسة الجديدة تجاه سوريا. سەبارەت بە تیرۆریستەکان حکوومەتی رووسیا ئاراستەیەکی نوێ دەگرێتە بەر سەبارەت بە سووریا و هەروەها لە بەرچاوگرتنی ئەو دۆخە نوێ کە لە سووریادا هەیە و هەروەها وردەکاری ئەو سیاستە نوێیەی کە رووسیا تاوتوێی دەکات سەبارەت بە سووریا. Мы слышим в последнее время. صارن داوود ام دبیزن که هنک آخفتن تنکر دوباره دخوازن ده هنک برپرسن کردا بینه بر دادگاه بینه بر محکمه هنک شته بحثوی کردن کن نه 6,000 حسیرات نگرتن که اونا جنها لبندستیلان دخوازن وان وگرم نه ام دنوا پیوندی دانه لگل حوال بند خوین آمریکی درباره چارەسەرکردنا کریزا سووریە دایبێژێ پەرسا ئەوەیە کە هەرێمن بێ ناوچەین بێشەر هەمش دووارێ لەشکریدا هەمژ دووارێ سیاسەتێ دەربەدە ڕۆژێن داویدا ئەم گەلێک باڵداری بە ئەم دیقات دەکەن لەوێ دەرکێ رووسیا لە سووریا چ ڕوو دەدات. فيما يخص ما يسمى بالكونفليكتنج حل النزاع أقصدهم الاتصالات فيما بين العسكريين وفيما بين الوزارتين الخارجية ولكن في الفترة الأخيرة سجلنا بعض الأمور الغريبة فيما يخص بتصرف التحالف بقيادة الولايات المتحدة. نها dünyada gelek rudavi usa rudane قدام کو ارتش سوریا ایریشی چپرین داعش کر کو او چقدرین داعش کو او هرمک دبن دستلات آندم کو او هزین کو امریکا پشگیریان کو جبن هرمین کو دبن دستلات امریکا به اوای کی حسانی جور داد کردن او هیچ برخوردن نکش ندکرن. تصادف الهجوم للجيش العربي السوري ضد داعش مع الهجمات للداعش التي دخلت فصائلها بهدوء من المناطق التي كانت تسيطر عليها المعارضة المدعومة أمريكية. هناك حالات رودنك قدام كما تقدرين راق داعش جراق درد كاتن كو او هز كو نادي يشتري الريبه لكن كو او درباز دبون حالات خروج الجماعي لمقاتلي الداعش من الرقة في نفس الفترة عندما قصف التحالف الأمريكي هذه المدينة.
نها هناك روشين دو حالات دو جوس رودان كه حوال بند ما أمريكا دخواست كن هناك ريل بردم جيش سوري بقرن كو بتشينا وانا هرمنا. الحالات الأخرى عندما حاول الطرف الأمريكي رسم بعض الخطوط التي كانت يمنع للجيش السوري خروجها. از ویدر که من باوکی وکیل که جوان پرس کرد ما پرسیاران هنج ما اول بند خوی آمریکی ده همو آساده جکرن هم دوارن کانال خوی لشکری آرمانج آمریکا چیه لسوريا؟ وأقصد وأنا طرحت أكثر من مرة هذا السؤال أمام سي تيلرسون ونفس الشيء في الاتصالات الروسية الأمريكية على المستوى الدبلوماسي والعسكري. السؤال ما هي الأهداف التي تريد الولايات المتحدة تحقيقها في سوريا؟ هر جار جمارا گوتنکو و هر تشتک جمارا گونه یک تن جمارا گوتن آرمانجا آمریکا اوکو کو یاج هفت پیمان نادولتی اوکو لنوا خاک سوریا دا اواد تکوشینا دجی چکدارین داشه و حتی او تنکنا وان چکدارانه. هو أن الهدف الوحيد للولايات المتحدة والتحالف الأمريكي هو الصراع ضد داعش والانتصار عليه. لبر اوج ام جار جار ام هناك داخلانی تازه درباره ین برپرسین آمریکا دادن درباره خاک سوریه دا بله اوج بخور بگمان جگل ما پرسیاره چه دکه ام هیوی دکن که واشنگتن براستی برسوامه با آوای کی زلال و روم بده. فإن الحديث حول السياسة الأمريكية الجديدة في سوريا وما في ذلك إنشاء المجالس المحلية في الأراضي للدولة ذات السيادة الجمهورية العربية السورية. مثل هذا الحديث نحن نتساءل عليه ونطرح التساؤلات إلى واشنطن ونحن نتطوع على الأجوبة الصريحة والواضحة. العراق يتحمل المسؤولية بكل برپرسیارەتی بە هەموو بەبوێری بۆ بەرگریکردن لە هاوڵاتەکانی خۆی و هیچ جیاوازیەک لە نێوان هیچ وڵاتێک لە وڵاتێکی دیکە ناکات. بەرپرسە لە بەردەم بەرپرسە لەگەلەکەی خۆی بەرگری لەگەلەکەی خۆی بکات لە بەردەم هیچ شتێک و هیچ درێغی ناکات لەوەی کە بەرگری لێ بکات. Страны, благ страны, а также своих граждан. Это касается в том числе и разговоров о тех или иных заключенных. Поэтому в любом случае, везде, где будут поступать аналогичные сигналы, мы будем действовать со всей решимостью, исходя из необходимости защиты интересов и безопасности наших граждан. ناکرێت هاوڵاتیان ڕوبەڕووی دەستگیرکردنی نایاسایی ببنەوە چونکە ئێمە لە دۆخێکی دیموکراسی نوێدا دەژین و دەتوانن ئەرک و مافەکانیان بە باشترین شێواز وەرگرن و ئەنجام بدەن. Несудебным преследованием наших граждан, так как Ирак это демократическая страна, в которой права гарантированы всем. هاوکات من جارێکی دیکە جەخت لەوە دەکەمەوە کە زۆربەی برا کوردەکان هەڵوێستێکی شەرەفمەندانەیان هەبوو لەگە برا عەرەبەکانیان لە کەرکووک و ناوچەکانی دیکە ئەو هەڵوێستە مەرج نییە گزارشت لە برا کوردەکان بکات خوێندنەوەیەکی ورد نەکراوە. برا کوردەکان هەڵوێستێکی شەرەفمەندان هەبوو لەگە برا عەرەبەکانیان وەستان لە ناوچەکانی کەرکووکدا. Почетную позицию в отношении своих арабских братьев в Киркуке. Еще раз повторяю, мы не относимся ко всем курдам одинаково. Еще раз говорю, многие курды заняли честную и правильную позицию в отношении арабов. Здравствуйте. Халид Хусейн. روز باش نام من الکسی از پرسیارکی میشه سر وزیر سرگرمی اون چه کاری که بگرن که هلوستا با چاره سرکن کریزا
نافيرا زور سباسكم. ما هي الخطوات التي يمكن أن تتخذها کە دەکرێت حکوومەتی رووسیا بڕیان لەسەر بدات و هەنگاو بێهاویژێت بۆ چارسەکردنی ئەو کێشەیە کە لە نێوان هەولێر و بەغدادا هەیە بۆ چارسەکردنی کێشەکان لدا أنا أمي ذلك نابين كشر رودة نالنها هزين أرتش العراقي والكردان نادن. صراحة أريد أن أشدد على أننا لم نسجل حتى الآن نشوب الحرب ونتطور الحلول دون ذلك. از واد بینم کو دواره کاغرتنا جدیدا کد به همو پرزگرگ که اگر اونا دبی دیالوگ که راستا خوب دن دست بکرن ناف برا خود امجنا خواستن تشتکی لسروان فرض بکن. الطرفين اتخاذ القرار فيما إذا كان مستعدين لإطلاق المفاوضات المباشرة أو هناك حاجة في أي نوع من الوساطة. نحن لا نريد أن نفرض أنفسنا. جارا کی جم دود نوا خفتن خداوانی زمان براستی پیوندی کی می گله کی پر پتاو لگال حکومت عراق جهنه و هم پیوندی کی می باش لگال کردا جهنه و کردن عراق تایبتی. موضوع أنه إلى جانب علاقة الصداقة التي تربط بيننا وبين الحكومة في العراق لدينا اتصالات مع جميع التيارات الكردية في العراق. هرتم جا بحميرة سيجنال در ردكن كو دبيجن كو بواكي لهفكري لسر هفر لقال هفر بكابن. حول ضرورة إيجاد الحلول المرضية للجميع. جبوا وجه درفتك حمو درفتنا كو. جميع الفرص متوفرة في ذلك. نهار بريا عراق وولات عراقي جو كرداش خود دور ناخه وان وقت توان بارکی وقت دشمن خو وقت تروریستان ایلانک زمان وان قد خناک کلتورا وان قد خناک همج و اکیوان حسری وان تاریخی نهل نواشین نه زیاتر دخوازه کرد بجداری دستلاتی بی مافی کردا نازدکه و یه اتونومی در چارچوبه حکومت عراق دولت عراقی ده و دیستا جم ام دبیجن برای همو هز هفر رگ بکن و بکاربن جیانه کی آشتیانه هفر پیک بین. إن الحكومة العراقية والدولة العراقية لا تتخلى عن الأكراد ولا تعلن أن الأكراد هم المجرمين أو الإرهابيين أو الأعداء ولا تحترم أو تحظر اللغة الكردية والتقاليد الكردية والثقافة الكردية ولا تهدم الآثار التاريخية الكردية وبالعكس تصل إلى إشراك المكون الكردي وإدماجهم في السلطة ومنحهم الحقوق الخاصة داخل الدولة العراقية الموحدة. ولذلك أنا أعتقد أن كل الفرص متوفرة لتحقيق الاتفاق حول كيفية تطبيق تطلعات الشعب الكردي داخل الدولة العراقية الموحدة على أساس الدستور. روزنامه اكا سبوتنيك. Вопрос министру Ирака. Скажите, пожалуйста, какую роль играет Ирак сейчас в сирийском мирном урегулировании и... نها عراق چه دوله کی لبنان ده چهار سر کرنا کریزا سوریه ده تایبت. سؤال عن الوزير الجعفري ما هو دور العراق في التسوية في سوريا وما رأيكم من احتمال مشاركة العراق في عملية أستانا بصفة مراقب؟ سەبارەت بە هەڵوێستی ئێمە هەڵوێستی ئێمە استراتیجیە ئەوە جێگیرە لە ماوەیەکی دووردا ئێمە بە جێشتنی سووریا بۆ گەلی سووریایە و نابێت دەسوەردام بکەین لە کاروباری ناوخۆیی سووریا ئەمە بەشێکە لە استراتیجەتی جێگیری ئێمە و ئێمە بە شوەیەکی ڕاشکاوانە ئەومان ڕاگەاندوو دوایین هەڵوێستی ئێمە لەو بارەیەوە گوتارەکەی ئێمە بوو لە کۆمکاری عەرەب کە دەبێت سووریا ڕێز لێ بگیرێت و بێت داوا بکرێت بێتەوە نێو کۆمکاری عەرەبی و کاروباری سیاسی جێبێڕێت بۆ گەلی سووریا کە ئەو گەلی سووریا خۆی بڕیار بدات لەسەر ئەو شتێک کە خۆی بە شیاوی دەزانێت بۆ وڵاتەکەی خۆی. В этом часть нашей стратегии
Мы считаем, что, и последний раз я об этом заявлял с трибуны Лиги арабских государств, мы считаем, что необходимо уважать суверенитет Сирии и необходимо вернуть Сирии место в Лиге арабских государств. А что касается всех политических вопросов сирийского государства, то они должны решаться самими сирийцами. ماوەی 5 ساڵی ڕابردوودا ئەنجامەکەی چی بوو؟ کوشتنی منداڵانی بێتاوان و پیران و ژنان و تێکدانی وڵاتەکە و وێرانکردنی شارەکە بوو. دەبوایە ئەوە هەمووی بەجێبێشایە بۆ گەلی سووریا، گەلی سووریا خۆی بڕیار بدات. شاقامی سووریا ڕاستە جیاوازی هەیە، ڕاستە ئەوە، بەڵام کاتێک کە جیاوازی هەبێت ئەو کاتە بژاردەیەک دەبێت لەبەردەمەوە بۆ ئەوەی خۆی شتێک بڕیار بدات لەسەر ئایندەی وڵاتەکەی. Стран принесли всего лишь убийства, страдания невинных детей и женщин, разрушение домов и улиц. Поэтому мы считаем, что необходимо оставить в покое сирийцев, дать им возможность самим решать свою судьбу. Да, возможно, внутри сирийской улицы будут те или иные противоречия, однако именно таким способом должны решаться проблемы. Спасибо. الله بەڕێزانەمە کۆنگرەی ڕۆژنامەوانی سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لەگەڵ ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق بەشێکی زۆری قسەکانیان لەبارەی گشتپرسی باشووری کوردستان بوو. وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیان کە کارەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی وزە و لەبارەی ئابووری زیاتر پەرە پێدەدەن. هەروەها داواکاری حکوومەتی عێراق لەبارەی داخستنی کۆنسڵخانەی رووسیا لە شاری هەولێر ڕەتکرا و دەڵێت کە کۆنسڵخانەکەمان کارەکانی بەردەوام بن. بەڵێ کاژێر یەکەمی نیوڕۆژ پێشکەشمان کردن شەهیان لەگەڵتانە. گەلێک سپاس پێشەوە سەرای مژارەکوتانە بەنها بەحسەکی و سەر هەندێک مژاران دنجی ساعتە دوێیانێ ڕۆژێدا لەگەلمە بن دێژی سەر نوچیان دەسەوێت. لموسكو إبراهيم الجعفري راجهاند حكومة العراق نتشارب وبرسونا كيركوكي أنجام بدا وجود كوالات المظل الجهاني بيكيتيا عراق إيران. وزير درفي روسيا داخوازيا بغدايا يجبوي داخستنا قنصلخانة أوان لهولير رد كروجوت كومبانياين روسي لكردستان دمينن.